قۆڵایی 30 کیلۆمەتر و بە درێژایی 50 کیلۆمەتر سوپای تورکیا لەم ناوچەیەدا بارەگای سەربازی لێداوە. ئێمە هەوڵ دەدەین شەڕی پەکەکە و سوپای تورکیا کە لەم ناوچەیەدا و دواترش دەچینە شوێنی ناوجەرگەی ڕووداوەکان ئالۆزیەکان بۆتانی دەخەینە ڕوو هەوڵ دەدەین کێشە و گرفتەکان وەکو خۆی باسی لەوە بکەین. باس دەوە دەکرێت بە سەدان خێزان ئاوەرە بووە. باس دەوە دەکرێت پرۆسەی خوێندن لەو گوندانە وەستاوە. باس لەوە دەکرێت بە سەدان خێزان لە نێو ماڵەکانی خۆیان وەکو بەندیخانە چ لەلایەن پەکەکە چ لەلایەن سوپای تورکیاوە مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ دانیشتوانی ئەو گوندانە قسە بکەین با بزانین کێشە و گرفتەکانیان چییە، بەرپرسانی ئیداری لەبەری سیدەکان و ناوچەی برادۆست سەبارەت بە دۆخ و ژیانی ئەو ناوچەیە چی دەڵێن و چارەسەرەکە چۆن دەڕۆ. ماندوو نەبی خەریکی چ بووی خۆڵ خەریکی ئەو خۆڕی بمستا ئەو لاالو نەڕووکە. ئەو گوندە ناوی چییە؟ ئارەکە. ئارەکە گوندی ئارەکە ژیانتان چۆنە هەنە کات نەک تێرێنە هەنەکانە بزێن لە هەیجیانکە ئەوێ لە خۆ باشە ئەدی ئەم لە ڕێ هاتمەندە شوێنی سووتانم بینی ئەوە چیە و سووتانە؟ وڵە هەوی تورکە دۆشکەوتش هااتێ جەهاوە ئەوە جیرانتانە تورکیا؟ محمد جێرا بووە جیرانی هەدا بووی ئێستا لەسەر ئەو گردانە تورکیایە بەراوستا و گردانە تورکیایە. ئێستا باشە ئەنگۆ دەتوانن حیوانەکانتان ئاژەڵەکانتان نەتوانن مەمنوعە نەتوانن بنەوتیان ناوڵە مەمنوعە نەتوانن نەتوانن جێر شەوان ئارام دەخەون یان ترستان هەیە؟ وڵە ماگوت بەس ئەوێ سەرێ چۆڵە دێ لای سیرانی چۆلانکە لە ترسی ئەو دۆشکە شتەی دێ گوڵە وەزعەکە خراپە. ئەر وڵە ماگە خراپە بیفەقرە و بەریانە خۆ بە تەمانینە گوندەکە چۆڵکە. وڵە هەدەم بە تەمای خوای بەپەی زانیاری من ئێوە زیاتر لە 100 ساڵە لە گوندەکەی خۆتان باو و باپیرانتان لێرە ژیاوە. پشتە ئارێ وڵا لێرە ژیان بەڵام ئێستا جیرانی تازەتان بۆ دروست بووە. ئارێ وڵە تازە جیرانی تازەن بۆ دروست بووە ئەوانش لە بۆمە بووینە خەم لە بۆ هەموو خەرچی نەک بۆمە ئەو گوندەستە نورانە هەمووان بزانە حیوان بچیتە و شاخەی نتوانین بچینێ جیرانی نەمە هەرەوەتەوە ئەوەی گوندەی خەلیفانێ بەرامبەریمەوەتەوە سیران دوو ساڵێک گوندەکان چۆڵ کرایان لەبەر هاتوچۆ مەڕ و ماڵات هیچ ئارێ وەڵایەڵانە حیوانمە بستە و چیان نتوانین بچین. ئێستا ئەمەکە لەو ڕێگای هاتوچۆ دەکەین مەترسی هەیە وانە؟ بەخوای بەهارێ لەکە خۆ عسکەریش بوون پێشمەرگە لە ڕێدی هاتەبوون لە ڕێدی پەکەی تەقەلێ کرد و هاتنەوە ڕێی عسکەری تەقەلێ کرد. یعنی پەکەکە لێ دەدا لە هاوڵاتی و لە پێشمەرگە سەربازی تورکیاش هەر لێ دەدا. ئەوش هەر لێ دەدا بوو هەتا نەکسیارێ عسکەری بوون ئێمە پێشمەرگەی بوون ئەلا ڕێدی پەکەی لێدا بوو لەو ڕێی عسکەر تەقەی لێ کرد. کەوای ئێمە لەسەر خاچی خۆمان بووینە بێگانە ئەوانش بووینە خاوەن خاڵ. ئارێ وەڵای مە ئەلانەمە بێگانم دیارین لە چاوان ئەوان بوونە ساحێب حەق لێرە تورکیا و پەکەکە و ئەمە تەقریبەن باو باپیمانشن هە لێرە ژینە بە حیات ئەلانە نێتوانین بچینە قەتکۆنێ حیوانن بچینە توانین دوو تێنە بزر بوونێ نتوانێ بچین لە دوو بگەڕێن بینێن نەڕۆی بەخوای دوو تێنە بزر بوو ناتوانین بچینە و شاخە لە دوو بگەڕێن بەداخەوە یعنی بەپێی ئامارەکان لە سەدا چلی بەرهەمەکانی شیری سپی ینی پەنیرە ماستە چوزانم ئەوانەی کە پێی دەگوتێت بەرهەمی سپی لە ئاژەڵەوە پەیدا دەبێت لە سەدا چلی لە دەبەری سیدەکان بازاری هەولێر ناوچەکانی دیکەی دابینی دەکرد. باشترین پەنیر باشترین ژاژی باشترین ماست لەو ناوچەیە بوو. بەڵام ئێستا چی ماوە؟ ئەو خەڵکە هەژارە ئەو خەڵکە کاسبکار و جوتیارە ئێستا لە ترسی ئەو هێزانەی بێگانە کە لێرن ناتوانن لە سنووری خۆیان بێنە دەرەوە. تۆ باسی ئەوە کرد گوتت لەسەر ئەو گردە میوانێکمان هەر لەسەر ئەو گردەدان چی بوو؟ وڵا هەر خەرچی ئێرە بۆ گوندان نەبوو لێرە ماریاتی لێ بزر ببوو چێرەی لێ بزر بووە ئەیرە تقریبا 100 متر نابی بە دووربین چوو گوتی ئەگەڕێم بە نەتوانین بڕۆین لەو چالە لە دوو بگەڕین مەجبورین بە دووربینێ بگەڕین حتا بزانی لەوێ یاننا 5 دقە پێ نەچوو لەوێ هات هاون و دۆشکەی لێرەدا لێدا خۆ بریندار شتێک نەبوو ناوەڵا ئار 5 دقە لەوێ هات لێدا ئەجا ئەو ژیانە ئەیرێ باشە تاوەکو ئێستا بەهۆی شەڕی پەکەکە و سوپای تورکیا 17
کەس لەو سنوورەدا خەڵکی سڤیل شەهید بوونە تۆ پێم بڵێ من باسم لەوە کرد لە سەدا چل وەکو بەرپرسان لێرە باسییان لێوە کرد بەرهەمی شیری ماست سوزانم ئەوانەی کە نۆ بەرهەم ئاو نەبەرە مازی قەسکوان ببێم جویست ئاوی لێ ببستە بە هەم منتیقەمە یە هەموو شتێکی ئەوە چ نەما هیچ ئێستا نەماوە بە هیچ بەرهەمەک نەماوە ڕاستی وە کاشکرە کە باست کردکە منتیقی برادوز بەعام مەسی دەکە بەعام منتیقێکی زۆر زۆر دەوڵەمەندە بە گژوجیایی بڵێم بەهاران بڵێم لە پایزان خەزوانە زۆر شتی دیە ینی بێزگەلەوەش بەرهەمی حیوانات و کشتتوکاڵی زۆر کەم بووە بڵێم لەم منتیقەیە حیواناتەکە لە بەرەوەی وچی باسییان کرد کە ناتوانانی بەڕاستی حیواناتێک ڕاگری چونکە حیوانات بەدەست کەس نیە بزرە بی ناتوانانی بسبینیەوە تەخەیلێکە ئێرە سەر و ماڵی بەڵێ هەموو لەسەر ئاژەڵداریە ئاژەڵەکەی بڕوە ڕستقەکەی نامی تۆشی شوێنەی دینیە بڵێم کۆمپانیا بیشتێکی دیبی خەڵکەکە هەمووی خەریکی کشت و کاڵە کشت و کاڵەکە ناتوانانی ئێستا لۆ نمونە خەڵکێک دەتانی بێ سەردانتان بکە هیچ میوانیش نتوانانی بەڕاستی ینی بەخۆی کەرنتی نەبووینە لەبەر کۆرۆنای هەر لەبەر ئەو شەڕش چەند هێزی ئێرە ئێرە نزیکە ئێستا چار هێزی چار هێز جیرانمانن هەموو ساڵاتی خۆیان ئەکەن و ینی خەربەست حساب لۆ خەڵکەکەی ناکرێت بەڕاستی ئێستاگە تورک حساب بکەین تورک بەس تورک شەوانە بە کۆپتەری لێداتن بە تۆپی لێداتن بە هەموو شتێکی بەهەوە دەبی لە ناو ماڵی خۆتان بەڵێ ناتوانین ینی منداڵ هێستا حساب لۆ منداڵیش ناکرێت بەڕاستی هەر لە هەندە و ماڵیان ینی زۆر نێزی کۆپتەر بەسەر ماڵاندا ڕوتن زۆر باشە ئەم خەڵکی دانیشتوانی ئەو گوندە و گوندەکانی دەوروبەری کە مەترسی گەورەیان لەسرە ینی دەڵێ ژیانی کەمپەکان لە ئێمە خۆشترە کەمپەکان سەلامەتن هاتوچۆ هەیە هیچ کێشیان نییە بەڵام لێرە سەلامەتی نییە لە نێو ماڵی خۆیان بندن. پاشماوەی شەڕی پەکەکە و سوپای تورکیا تاوەکو ئێستاش دیارە وەکو دانیشتوانی گوندەکە پێیان ڕاگەاندین ناوە شەڕەتەقا گولە دۆشکە بەریەکەوتن لە نێوان ئەو دوو هێزە هەیە ئەوەی دەیبینن قەت ئەم گردا ئەمە گوندێکە هەر لەسەرەوەی گوندەکە پاشماوە سووتانی ئەم شوێنە دارەکان تەواوی ئەو پوش و پاوانانەی کە لێرە بوونە هەمووی پاشماوە سووتانەکە ماوە لێرە خەڵک زۆر بە زەحمەت هاتوچۆ دەکا وەکو گوتم ینی مەترسی لەسەر ژیانیان هەیە فڕۆکەی بێفڕۆکەوانی لەم قەتسیایە سوپای تورکایە ئێستا چاودێری ئێمە دەکەن چونکە هەر ئۆتۆمبیلێک هاتوچۆ بکە لەو ناوچەیە چاودێری دەکەن تاوەکو دەگەڕێتەوە سیدەکان یاخود دەستە سۆران بزانن ئەو کەسەی کاتۆتە و گوندانە چ کەسێکە تەرکیز زۆر لەسەر هاتوچۆی هاوڵاتیان تەنانەت گونشینانیش دەکەن ئەم بەڕێزە کە مختاری ئەو گوندەیە باسی لە مەعاناتی خۆی کرد گوتی هەرکە ئێمەی بینی دڵی خۆش بوو گوتی حەز دەکەم باسی مەعاناتی خۆمان بکەین باسی ئەو ئالۆزیە بکەین کە لە ناوچەکەمان ڕوودەدا ئەمامە ئەو سووتانە چەند ماوە دەبێتن ڕوویداوە لۆ دوو مانگ دەڕۆ مانگ و نیوەک دوو مانگ باشە ئەو شەڕەتەقە بوو لێرە دۆشکە و تەقە و دۆشکە و تەقە بوو بەلێ باش بەس ئێرە گوندەوە ماڵە ئەوەدانیە بۆ هەشەڕاتۆتە ناو گوند وڵی هیچ پێگە و بێم هیچ بە خەراتی پەکەکە و یان ئەوانەی کە ئەوان بە دویانداگەڕێن لێرە نییە ئەی بۆ شەڕ هاتە ئێرە لێرە لە خۆوە بین لە ناکە و شەڕ درست دەکەن تەقە لە ناو گوندایەکەن ئەنی خۆشی لەوە گوندان ئێستا سوپای تورکیا لێرەیە بەێ سوپای تورکیا لێرە هەیە لە قەتسیایەکانە سەر ئەو چیا لە پشتەرەوە ترشەیە لە بەرامبەر دەوری گوندا هەیە لە دەورەی گوند یعنی کەوایە ئێوە گەمارۆ دراوە بەیاریوەڵە یعنی ئێستا تۆ دەچی دەڕۆیت دەیتەوە جارێک لێرە هاتم لە خوار هاتم گەشتمێر تەقان دەکردن ئەنج ئاگر بە تەقە لە من کرا بۆ من لێرە بەس ڕاوەستامە یعنی ئێستا ئەمە شوێنمان قەدەغەیە وڵای لێرە ڕاوەستن تەقان دەکرد ئێستا شوێنمان قەدەغە و مەترسیدارەوە بەڕاستە یعنی کەوایە ئێمە گفتوگۆکەمان کورد بکەینەوە بە خوددای وچی پێویستە نەتوانین لێرە ئەمە ئەمە ڕاشوەسین لە هەموو وەختە لە هەموو کاتەدا نەوێتوانین بە تایبەتی شەوێ باشایی هاتوچۆیە حالەتەکی تاڕێ نەخۆشەکتان هەبی حالەتەکی تاڕێ وەڵە هیچ شەوانە نەخۆشمانە بنەتوانین گوند چۆل بووە خەڵکێک ڕۆیشتووە هەندێک ڕۆشتنە بەرەوی هەندێک ماوە کەمیشەر ماوە ئەوش گا و ترس و ئەو
تۆبارانە بەردەوام بینە توانین ئەوانش بە هەر شێوەیەک بی ئەو دوو هێزەوا دەکەن کە ئێوە ئەو گوندانە بەێ طبعا. ئەم شوێنەی کە ئێستا ئێمە لێ ئامادەین چەند گوندێکە لە قەچاکە وەکو باسمانەوە کرد ئەمە بارگای سوپای تورکایە. سوپای تورکیا ئەم شوێنە بە ناوچەیەکی سەربازیدا دەنێت هاتو چۆ قەدەغەیە هەموو چاودێری دەکرێت. پەکەکە لێرە چی دەکە؟ پەکەکە لێرە دەڵێ کاکە ئێرە سنووری میدیایە واتە حیساب بە حکوومەتی هەرێمی کوردستان ناکە. مدیر ناحیەی سیدەکان قسەی لەگەڵ پەکەکە کردووە باسی لەوە کردوون کە ژیان لێرە وەستاوە ئەوان دەبێت لە گوندەکان چۆڵ بن ئاوەدانی نەماوە دەستی ئاوەدانی ناکەوت ینی ناگەیشتێت ناگاتام شوێنە دەستی ئاوەدانی ناگاتام شوێنە جادەکان خۆڵن تاسەی زۆر لەیە گرفتی زۆر لەیە بەڵام دیارە بەرپرسانی پەکەکە باسییانەوە کردووە کە ئێرە سنووری میدیایە بۆ هیچ کەسێک نییە تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان ئاڵای کوردستان پێشمەرگا سنووری عراق ئەوان گوتیان ئەمە حیساب بە شتانە ناکەین ئێرە سنووری پەکەکەیە لە هەر شوێنێک پەکەکە هەبێ سوپای تورکیای لەیە واتە پەکەکە بوونی لە هەر شوێنێک بێ سوپای تورکێش بوونی دەبێت ئەوانەی تر دەبنە دوژمنی ئەو هەردوو لە ینی ئێستا خەڵکی دانیشتوانی ئێرە وەکو دوژمن سەیریان دەکرێت بەڵگە چییە؟ ئەم ماڵانەی کە لەم گوندەیە مەقڕی سوپای تورکیا مەقڕی سوپای تورکیا لەسەر ئەم چیانەیە مەقڕەکە بارگای سەربازی تورکیا بە دانیشتوانی ئەو گوندیان گوتووە چۆڵیکەن کاکە بۆ چۆڵیکەی ماڵی خۆمانە کوردستانە دەڵێ کاکە پەکەکە دێتە ناوگوند چالاکی سەربازی دەکا شەڕی پارتیزانی دەکا سەربازی ئێمە دەکوژێ ئێمە ئەو ناوچەیە بە ناوچەیەکی سەربازی دادەنێن دەبێ چۆڵ بکەن خاتونی بەڕێ سڵاوت دەبێت سەلامەتی ئەو ئاوایی ڕووبارە کانیە کانیە لە کانیەوە ئاوەکە چەند ساڵەوە لەو شوێنە دەشین واللهی زۆر لە مێژە لێرێژین قدیم جێ باو باپیرمانە باو باپیرتان ئێستا نێزێک بووە لە 100 ساڵی 100 ساڵ جێ باو باپیرمانە باشە تۆ پێم بڵێ ئارامە وەسعەکە نەخێر ناوەڵا عەسکەرێ تورکی هاتیە لێرە ئیزعازیما ئێمەیەکەن و لێرە حیوان و تشتێمە نەوێرین حیوان بچیتە چیایی نەوێرین مەڕوومالات ئێمە بچیتە چیایی سێر و شتێمە بزر ببی نەوێرین بچینێ تۆپالێدا ئەکوژی سێرتان بسەقەت ئەو چێ ناوێرن بهینەوە نا تۆپالێدا ئەکوژی دوو چێرە نەمەی کوشتن هەوسار لەو چیە ئەخر ژن گەنج ژنش ناتە حسابێ لۆ کەس ناکەت هیچ مەدەنی نییە سڤێلە سڤێل نییە هەتیە بیاو هەکوشتنە باشە تو باس لەوە کرد گوتن لەو گوندەی گوتیان گوتی دەبی ئەو گوندانە هەموو چۆل بکرێن بەرام چۆل ناکە حسابێ لۆ کەس ناکەین ئەردی خۆینە کوردستانە خۆینە وڵاتی خۆینە قبول ناکە دەتوانن وا بەردەوام بنێەوە بەرێ ئەتوانی لێرە باشە قسە لەسەر ئەوەی پەکەکە دێ لە سەربازەکان لەدا و لە ناو گوند دەڕواو دێ ئەمە چۆنە پەکەکە شتێ لە لۆ ئیزعازکردنێ تێ لێرە تەقی لە عەسکەریەکە عەسکەرش تۆپا لە ناو گوندەیەدا یعنی زەرەرەکە لۆنگۆیە زەرەکەش لۆمێ ئەمێ نەبووینە لێرە نەبووینە زەرەرمەند لەو سنووران باشە ئێستا خەڵکێک چۆڵی کردووە ئەبەرێ ئارێ وڵا ئێستا سیرانە چۆلە هیچ کەسی لێ نەماوە باشە ئێستا بژێوی ژیانتان چێ ئەگەر چێل نەلەوەڕێ ئەگەر ئەنگۆ نەوێرن بچنە ئەو بەری ئێستا دەتوان بچنە ئەو بەری نەخر ناتوانانی چۆن دەتوان بەر ئێستا وڵی هیچ عردێمە هەمێ سەوتاندا حەقارێمە هەمیە سۆتی هیچیان نەهێشتە کەوایە پەکەکە و سوپای تورکیا ماڵوێرانی بۆنگۆ ئارێ وەڵی با شەڕێ خۆ بنەوە تورکی شەڕێ خۆ بەڵامە بنە دەرێ خوا قبول ناکە سڤیر تێنە کوشتنێ مەڕووماڵات تێتە کوشتنێ گوناهار هەبووە لێرە هیچ زەرەر هەبووە لێرە ئارێ وەڵا ماریاک تێ کوژی حیوانێ کوژی چێرا کوژی پارچەل حیوانێمەی کوژ خەرەبوش نییە کەس خەرابوش نییە هیچ کەس ئەمە پەبیر نینە دەگوترێت ئەو قەچیانە سوپای تورکیا لێ پەکەکەش ناوە لێرە جموزۆڵی چەند ڕاستە سوپای تورکیا هاتووە ئێستا تقریبای چەندین بارەگای داناوە لە پشتە تو لە تیای کەوێتی داناوە لەسەر تیایی تیادێری داناوە
لە سەر زێلۆکان ئێرە بنکێکی هەری گەورەیە لێرە دایناوە ئێستا ناوچەی خوا کوڕک بەعام چەندین بنکەی سەربازی پێش ناوچەی خوا کوڕک چەندین ساڵ لە دەست ئێمە بۆ ئێستا چەندین ساڵ لە دەست ئێمە بوو پاشان پەکەکە لێ باشە بارگای پەکەکەی لێە بارگای پەکەکە شاراوانە بزرن باشە پێشتر لە خوا کوڕک پەکەکە هەبوو پەکەکە لەوێ باڵە دەست بوو دواتر سوپای تورکیا هات دواتر ئێستا سوپای تورکیا هاتووە تەبیت ئەو ڕێزە گوندانەی تقریبا دەکەونە بن ئەو چیایی کامل لە دیمە ترسیان لەسەر چەندین گوند چۆل بووە گوندەکە سیران گوندی ئێمێ بخۆ چۆل بووە مێرگەڕەش چۆل بووە خەڵک لی زەرمەند بووە کابرای لاقی لە دەستداوانی فڕۆکەی تورکیا لێی داوە لاقی لێبووتەوە هەنی چەندین خەڵکی تریش زەرمەندی و شەڕێ و تورکیا لێرە ئەنی بە شێوەیەکی زۆر بەربڵاویش سنوورەکە بڵاوە هەر لە منطقەی بەرازگر بگرێ هەتاکو دەستا بێرکەوتنی شوێنەی نێو ماڵی خۆت نەبێت لە دەرەوەی حوشەی ماڵەکەت ئارامی نییە بەخوای زۆر لێرەش کە قسە دەکەین ئێستا چاودێریمان دەکەن ئێستا چاودێریمان دەکەن 100 متر بڕۆیە دووری گوندەکە دەبی تەقە دەکرێت دی دەبی شاربی زۆرش ئەگەر بە مەبەستەچی نێتیا و شوێنێک کە لە دووری گوندی 100 متر ئەگە نمونەی حیوانێک شتێکت لێ بەس لە خەڵکی سیڤیل دەکەن یان پێشمەرگای هێزی عێراقیش دەخەدەن یان دەبێت تەنسیق ئەوانش دەبێت ئێلا تەنسیقانێ بەگەنا لێرە تەقیان لێکرا بوو پەکەکە تەقەی لێکردبوو لە هێزی پێشمەرگای تورکیش تەقەی لێکردبوو پەکەکە لە هێزی پێشمەرگە تەقەی کردو تەقەی لە هێزی پێشمەرگە ئەفسەرانی پێشمەرگە کردبوو کە لەوێت دەربازی ئەو ڕۆی بوونەلی گەروێک هەیە لەو لەش تورکیای تەقەی کرد ینی لە مەترسی لە سەروانیش ئێستا پێشمەرگەش بەڵێ ئەدی ئایستا ئەو تقریبی ماوەیەک ئەو ڕێیانە نیزی گوندەکان ئارامی پەیدا بۆ دەگەندە پێشمەرگە هاتوونێتە پێش باشترە ئەگەنا مەترسێکی زۆر لەسەر گوندانە هەبوو بەداوە لە حکومەت هێرێمەکەن بە تانی ڕێگە چارەکی جدی لەو گوندانە دۆزێتەوە گەنا منطقەی خوا کوڕگەوانە کە چەندین ساڵە خەڵک سەرچاوێکی هەری بەهێزی دەهات بوو بۆ خەڵکی لەو مەڕداری ئەوانە ئێستا هیچی نەما. لەوەتەی ئاڵۆزیەکان دروست بووە لەم ناوچەیەدا زیاتر لە 116 گوند لە سنووری شەڕ ئاڵۆزیەکان گوندەکان چۆڵ کراون بە سەدان خێزان ئاوەرە بوونە. ئەم خێزانەی کە دەیبینن لێرە ئاوەرە بوونە و نیشتەجێ کراون ئەمە وەکو کەمپێک لێرە ئاوەدانیان دەست پێ کردوتەوە هاتوونەتە شوێنی ئارام ژێرسێبەری پێشمەرگا ئەم خیوەتەی دەبینن ئەمە 2 ساڵە مامداوت ئاوەرە بووە لە ژێر ئەم خیوەتە ژیانی بەسەر بردووە خیوەتەکە دڕاوە وەکو دەبینن خیوەتەکە پارچە بووە لەگەڵ ڕۆژ لەگەڵ زستان ساردی زستان 200,000 مامداوت دەڵێ 200,000شم پێداوە بە خیوەتەکە ینی دڕاوە تاوەکو ئێستاش شەڕی پەکەکە و تورکیا کۆتایی پێ نەهاتووە تاوەکو ئێستاش مامداود و دانیشتوانی گوندەکەی ئاوەرە بوونە تووشی کێشە بوونە چاوەڕێ ئەوە دەکەن خوا ڕحم بکە ئەو شەڕە کۆتایی پێبێ شەڕێک کە نەپەیوەندی بە مامداودی هەیە نەپەیوەندی بە خەڵکی کوردستان هەیە مامداود گوندەکە لۆ چۆڵ کرێتون ئەزانە گوندەکەم سەر سنوور بوو سەر سنوور ناوی چ بوو گوندەکە سیران ئەمە دەم عایلە لێ بوون لە چەند دەرێ سیران دەکەوتە سیران دەوروبەری بکەی تەحەدودێ خوا کوڕشی و دەشتە هێشتێ ماڵت بەجێ هێشت ماڵم ئێستاش لەخانێدا هەموو مافڵ ڕاخستینە دیوانخانە و هەموو مەتبەخ و سەلاجە و ژیاوی ڕەنجی چەند ساڵ لەوێ بوو وەڵام من منداڵ بوومە لەوێ بووم هەتا ئێستا وەختەشی ئاوارە ئیرانی بوون تقریبا 6 ساڵە هەنجین ئەوەندە نەبینەخۆ هەر لە باشە بۆ خۆت چۆڵت کرد گوندەکە یان گوتیان چۆڵ نا لە بە قەسپێم چۆڵ کرد لە بە قەسپێم قەسپ لە بە قەسپێم چۆڵ باشە شەڕی پەکەکە و تورکیا بوو شەڕی پەکەکە و تورکیا پەکەکە لە لای گوندەڕا چۆنە تورکیش گوندەکەیدا بە ئەوە تۆپبارانی بە هاونی لێدا بە بێکێسی لێدا بە هەمنە ئەسیلاحی لێدا هەمە شتەخانیدا بوون باش بە هەندە کەس هەبوون لاینی پەیوەندیدار
وەکی جوامێرێک یعنی کابراایکی خێرخواست خدا خێری بنووسی پەیوەندی کرد گوتی لە خانینە دەنجمەعەن لە خانیدەیە ئەگەر نا یعنی ژانیشتان لەمە 4 ساعت تا 10 دقە چێم ئەمن بەخۆ بە ئایلەوە بە خێزانەوە لە ژێر یعنی قەسپێ بووم هۆ گشە گشێ ئەوەی تا ئێساچمان لە پندەرک و پنجەرە ئاگر بەر بۆ ناو ڕەز و شتە هۆ ئاگر یعنی دەخانی ڕاوسەکەت وەزەکە خەتەر بوو وەزەکە خەتەر بوو تقریبان لە سعات 9 شەوێرە هەتا سعات 3 پشت و نیوڕۆ یعنی لە محاسەرە بوو محاسەرە بوو بە ماڵ و منداڵەوە بە ماڵ و منداڵەوە منداڵی بچوو منداڵی ئەو هەندێک چکووکە ئەرێ بەخۆ خوا ڕحمی کرد وڵا خوددا ڕحمی کرد ئێستا گوندت چۆل بووە ئێجا گوندەکەمان چۆل بوو ڕزمان سۆت و مێشمان سۆت و بێمەت و جا و پوشمان سۆت و ئێستا تۆ ئەو خێمەی کە بە 200,000 شت کڕیوە خێمەکە دڕا ئەو کێشە هەر چارە سەر نەم و تۆش نەگەڕایەوە گوندەکەت چی تێدەگەی لە داهات و ئێستا لێرە تۆ دەستت بە ژیان کردەوە دەتەوێت لێرە بژیان بگەڕێەوە گوندەکەت ئەڵا من کوێ لێ بژیم یعنی مەسەلەن نەداری لێ نەبەردی لێ نە ئاوی لێە ئەمن گوندی خۆم مەسەلەن ئاوەکەم هینا 2 کیلۆمترە بە پارەی خۆم 2 کیلۆمترام ئاو هینا ئاوەکی خواردنەوە ئاوەکی چاک باش ئێستا تانی بگەڕێەوە کوە توانم بگەڕێمەوە ئەگەر بتوانم لۆ لەو جەیمە چێ ڕێت پێنادا ینی ئێستا ئەوە ڕەبیعەیە تورکیای لە سندە و خانی منە نەناوخانی هەمووی 100 مترە لە خانی دوورە 100 متر ژیان نەماوە ژیانی نەماوە ئێستا ئەلعانە نەڕەزمە نەخانیمە ئەلان تەماشە بکە خانی من هەموو یعنی کەرکە جەمەلۆن و شتمێ پێوە نای هەتا 100 چش نەچتە ژۆرێ ناو غڕفە با بزانین جەنابتان وەکو بەڕێوەبەری ناحیەی سیدەکان بە وردیەوە ئاگاداری دۆخەکەن ئالۆزیەکان بەرە و ینی زیادەتر ئالۆزی دەچێت یان هێوربوونەوە بە شێوەیەکی گشتی لە ساڵی 2017ەوە تاکو ئێستا و کاتێک ئێمە قسە لەکەین ئالۆزیەکان هەمە چەشنن هەندێک ڕۆژ زیاتر ئەبێن و هەندێک جاریش بەرەو کەمتر ئەبن بەڵام لە ساڵی 2017 لەگەڵ هاتنی جێشی تورکی بۆ سنووری ئێمە کە لە ئێستادا بە 30 کیلۆمتر بە قوڵایی داخلی سنوور بووە هەروە بە نزیکەی 50 کیلۆمتر بە شێوەی درێژی هەیە بۆی ئەو هێرشانێکەوە پەکە کاتە سەر قەرەقۆڵەکانی ئەوانشیان ڕەتفعلیان نەبێت زۆر جاریەوە بە هاوڵاتانی ئێمە شەهید بووە بریندار بووە هەروە گوندەکانی ئێمە چۆل بووە تەنانەت لە ساڵی 2018 لەو کاتێکەوە شەڕەکان زیاتر بەرەو ئالۆزی چوون 196 خانەوادەی ئێمە تەواوی گوندەکانیان چۆڵ کرد و لە ئێستاژە 2 گوندی تر کە چۆڵ بوونە خەڵکەکەنیان لە ئاوارەی ئەژی بەشێکیان لە سۆران و بەشێک تریشان لێرە وەکو کەمپێک ژیان بەڕێەکەن باشە بەشێک لە دانیشتوانی گوندەکان باسدەوە دەکەن سەربازانی سوپای تورکیا گوتیتیان ئێرە چۆڵ کرد ئەمە چۆن دەبێ ینی هێزێکی بیانی داوا لە خەڵکێکی سیڤیل کە چۆلی بکە پێ دوایە هۆکار چییە بۆ دەبێت خەڵکی سیڤیل بکرێتە ئامان هەمیشە لێرە لە ساڵی 1970ەوە تاکو ئێستا کە شەڕی نێوان پەکەکە لەگەڵ تورکیا بەردەوامی هەبوو تاکو ئەو کاتەش هەمیشە هاوڵاتیانی ئێمە بوونەتە قوربانی تەنانەت لە ساڵی 2017 تاکو ئێستا 17 هاوڵاتی شەهید و بریندار هەیە هەمویان خەڵکی سڤیلن بەدەر لەوەی کەوا دوو فەرماندەی سەربازی پاسەوانی سنووریش شەهید بوون و لە ئێستادا بارگای سەربازی تورکیا لە هەندێک شوێن کەمتر لە کیلۆمترێک لە هاوڵاتیانەوە نزیکن ئەمە شوایکە دەژانێکی زۆر ناهەموار کەمتر لە 1000 متر لە هاوڵاتیان نزیکن بە تایبەتی لە گوندی لێلکان و لە گوندی خەلیفان ئەمە شوایکە دەژانێکی ناهەموار بۆ هاوڵاتیانی ئێستا لە ژێر مەترسی شەڕەکەدا لە ئێستادان بە نزیکەی 20 گوند لە ژێر هەڕەشەی مەترسی بوون یاخود بە شێوەیەکن کە ژیانیان تێدا زۆر ئەستەم بووە بە تایبەتی لە بواری پەروەردە ئەو مامۆستانێکەوە لەم شوێنانەدا وانە ئەڵێنەوە هەمیشە داوای گواستنەوە ئەکەن بۆ شوێنی ئارامتر و لە هەمان کاتدا مەڕ و ماڵاتەکانە ناتوانن بەنە دەرەوە. وێڕای ئەوەی کە لە ڕابردوودا 116 گوند لەم ناوچەیە چۆڵ کراوە و زیاتر لە 17 کەس بۆتە قوربانی شەڕی پەکەکە و سوپای تورکیا ئێستا زۆربەی ژیانی گوندنشینان لە ناوچە ئاڵۆزەکان بۆتە ینی سنووری گوندەکان سنووری ژیانیان بۆتە ئەم
پەرژینە کە هەر کەسێک لە نێو ماڵەکەی خۆیدا پەرژینێکێ بەم لاوە ئیتر مەترسی لەسەر ژیانی دروست دەکات لە ڕابردوو لە هەر شوێنێک کە پەکەکەی لێ بووە ئێستا سوپای تورکیا کۆنتترۆلی ناوچەکەی کردووە و لە سەدا چلی سنووری ئەو ناوچە جوگرافیە ئێستا لە دەستی سوپای تورکیا خەڵکەکە دەڵێن پەکەکە و سوپای تورکیا بێجگە لە ماڵوێرانی و ئالۆزی و تێکدانی ژیانمان هیچ سوودێکی دیکەی نەبووە چارەسەر کشانەوەی ئەو هێزانەیە چۆن ئەو هێزانش دەکشێتەوە ئیتر ئەمە داهاتوو دەردەکەوێت ئایا ئەم هێزانە دەکشێنەوە یاخود لە سەرخاچی کوردستان بەردەوام دەبن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.